سلااوان لە بێ بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا من ئێستا لە ماڵی ڕێبازم کە کەساتێکی دیاری ناو سوۆشیال میدیا یەکەم تا زۆری خەڵکی دەیناسن و ناسراوە بە ڕێباز ماڵکاول کە ئەمڕۆ لەلایەن چەند کەسێکەوە براوە بە ناوی ڕێکلامکردن دوێنێ براوە بە ناوی ڕێکلامکردن و کۆمەڵەشتی لەم بابەتەوە لەلایەن چەند کەسێکی نادیارەوە هێرش کراوەتە سەری و بێڕزی بەرامبەر کراوە. کاک ڕێباز سلااو لەبێ. سلااو بەڕێزم بەخێر بێن باش زۆر سپاسی بەنامی پایتەخت دەکەم. ئەمە پێم بڵێ کێ بوون ئەو کەسانی وایان بەسەر تۆ هێنا؟ بە قورعان دەوری سەعات نۆ بێ ئەوە نۆ شەو بوو مانجی پێنج بوو ئەوە پێنجی مانگ لەلایەن کەسێکەوە تەلەفۆن بۆ هات گوتی ڕێباز ڕێکلامێکمانەیە گوتم بەخێر بێ سەر چاو وەڵا پیکە بێکات ئەمنیان برد وەڵحاسر بینە بەردە هەرە هەورە ئەمنیان بردا سیودی پارک کامیان بردا سیودی پارک ئەمەشدام سەمزای ڕێکلامە وەڵحاسر بە دوو سیار ئەمنیان خاتەف کرد کامنیان خاتەف کرد ئەمنیان کە خاتەف کرد زۆر خراپیانیدا مێک زەمینەگات یا مێک زەمینێکی بچوو بوو تەبەقیان کرد بینە بەردە هەرە هەورە ئەتیچیان کردن نان وەکو ئیهانە وەکو سوکاتێک چیان بەرامبەر تۆ کرد چۆن ئازاری تۆیاننا؟ بلۆیان کردم سمێریان کردم لە چی شتێک دوگوتیان جوو بە عەشەتت بدا جوو بە ناموست بدا جوو بە غیرەتت بدا ئەتوو کفت بەرامبەر خوای کردیا هیچ گوتم کاکەم تۆ بەم کردیا کورە کاکە بکە خاترێکە وەڵڵە تۆ بەم کردیا کورە گوتم غەلەتیم نەکردیا وەڵحاصل بەناوی دینەکەی بەناوی دینەکەی بەناوی دینی ئیسلام بەناوی دینی ئیسلام دینی ئیسلام درێ کاکە لێ خۆش بنێ دینی ئیسلام درێ کاکە کابرای غەلەتی کرد بڕۆ داوا لێ بزم بکە دینی ئیسلام لێ گوتیە زەلامیەتە کە کابرایەک لە یۆنان بوو 6 زەلامی بۆ من ڕەوان کرد ئەمە نەبزانێ ئەم بەناوی ڕێکلام ڕۆشتم کێ بوون ئەو کەسانە تۆ ئەیان ناسی ئاشنایەتی لەگەڵیان؟ تەلەفۆن چکەم ئەم لە سۆشیال میدیا زۆر گەڕایمە تەلەفۆن کاک ڕێباز ڕێکلامێ دوو شەخص هات بۆ ڕێکلامی چی بانگیان کردبووی؟ بۆ ڕێکلامی سیارە بەکردان ئەمش لە سیودی پارچی دوو برادر هاتن کە من داخیر بووم جان چیان لە ڕێبازی کرد ئەفریم گوتە ڕێباز باوکمان هاتی بینەوە بەردە مەقسەد ئەمنێ هاشتەناو سیارەکی مێک زەمین لە گەزی سێتاقان ئەوی فکری عنکاوی سێتاقان دوو کە مەطعەم تەماتێ قەدیم مەطعەم تەماتێ قەدیم ئەمن لێ سوارون دوو پیکە بەکات سپی بوو وەلا وەڵحاصل ئەمنیان برد وەڵحاصل بینەوە بەردە هەرە هەولیا کاک شاخەوان خونچا دوو ڕۆژ پێشەنجی لایڤی کردبەوە لە سەمن گوت پیر ڕێباز هەزار لایڤ لە سەم ئەم کاکەم داوا لێ بردرم کرد لە خوای کام و داوام لێ خوا کرد گوت پێی کوشتنی ڕێبازی حرارە ئەو 6 نەفەرە چیان لە ڕێبازی کرد 2000 ڤیدیۆ داوا لێ بردوم کە دەی نعرەت لە قەومی خۆت بکە هەزار قسەم بە داقم گوت هەزار قسەم بە ناموسی خۆ گوت هەزاریشم بە خۆ کرد 6 نەفەر بوون بە خراپی لە منیاندا باشە تۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سەری ساڵە سوکاتی بە دینی ئیسلام کرد و قسە بە دینی ئیسلام کرد ئەوانە هۆکار بوون بۆ ئەوی کەتی نەبوو گوتمە پارە لە مەکێ سەرف دەکرد لاو لێرە سەرفکەین ناینچە ئەو کاکتورە چەمەکەی جێ لەم ڕاگرا کە دەچەمەکەی ئەشای لە مەکەی مەکەرە لاو لێرە هەرزاترە خۆ منەم گوتە بالەمارە خوای سەرف مەکە گوتم ئەو پارە ئەشای دەکرد و خەڵکی لێرە بکرد هەرزاتم باز ئەو غەڵەت تێگەیشت تێبگە باز ئەو خەڵکە هەردوو دینەکەی هەردوو ئەوەی بەردووەوەی ئەمە خۆ ئەمە داوا لێ بنش بە زۆر قسەش وەڵڵە غەڵەتیشم نەکرد بەس هەر داوا لێ بنش هەراوەرە بینەوە بەردە کاک شاخوان خونچەکەیە 6 زەلامی ڕەوانی هەولێرێ کرد. باشە پێم بڵێ تۆ تا ئێستا سکاڵای یاسایی تۆمار کرد و هێزانیەکان ئاگادار کرد؟ سکاڵای یاسام تۆمار کردەیە لە پۆلیسی ئاشتی لە ئاسایشی هەولێر لە ئاسایشی هەولێر بە دوو نوێی لە ئاسایشی هەولێر بە پۆلیس بە شکایەتی زانیت چەندم کرد ئەمنیان بردە لایەکی زۆر خراپێدام بە 6 زەلامە زۆر سوکایەتیان پێکردم کورە گوتمە من خوام هەیە کورەکەم پێغەمبەرە من ڕێبازم کورە گوتمە من کاسم نییە کاک شاخەوان خونچا 2000 گوتی یەلا لە یۆنانە قاچاقچیە گوتەوە 6 شکە بڕەوا کرد ئەو شۆکەش ڕسالێ ڕەوا کردە وت سکاڵێ ڕەشکەوە گوتەوە شۆ جێ دەبڕم تۆ بەنیازی سوڵحیان لەگەڵا بکەیت؟ نایکەم بە یاسا دەیکەم ئەمن بە یاسا دەیکەم
أنا بيعصديكم كبزان ريبا شيء كساد هم بتاني درجين الدنيا هم دنيا مزاني هم نزل بتاني درجين ها بتاني ما بس هم كقولتم لا داوالي بردم لا خوالدك حتى عمل مقصد موش موضوع أنا مو بس عمل لكسس خوش نبتة يا صاحبي أجي ساقي مني ده ندبع معلم كان دبا سكالب كان نا أتكدني كاك شاخوان خونتا تيكر قلت له شش براكد شش كجوادي تو هولري تيجيشي باشە چێ نازناوی ڕێباز ماڵکاولی لە تۆنا ئەو نازناوە هەست ناکەی ئێستا ماڵە کاول بووە مارم أخوي أو ماركاوليا تبيابو هر كسا غدرم لبكا أو شعار دايكما دايكم قلتي ريباز قلتي كرم هر كسا نزشي ماركت ماركاولك مسحتي داكما هتا قيامتي ما سوى دايكم قلتي كرم لدركشي خالق مدى كيقل درشي خالشي دا ماركاولك هر كسك أو لقبي دايكما هر كسك ماركاولك ماركاول دكم سوى قدر لكز ناكم کاک ڕێباز لە ماوەی پێشوە هەمان ئەو حاڵەتەی تۆ بەسەر گۆرانیبێژی میلی دانی سویدیا هات پێ دوای ئەمە بۆچی بەرامبەر ئەم کەسانی ناو سۆشیال میدیا کرێ و هۆکارەکەی چییە؟ دانی سویدی فەقیرە والله هەندە شتێ مۆزوع نییە هەندە شتێ لەناو سۆشیال میدیا خۆمە مۆزوع نییە مۆزوع ئەمە دانی سویدی فەقیرە ڕێباز مارکاول ئەرەوە ئەمە مۆزوع فەقیرینە ئەمە فەقیرینە مۆزوع لۆ فەقیراتی برێ بێ پارەی نەبێ ئەوەی هەموو شتێکمانی لەژێن بەس چییە؟ ئەمە خۆشی ژیانمان دێ خۆشی بەس هەر کەسێک لە سۆشیال میدیا استیغلالمان بکە شعارێ داکمە دەرێ کوڕم هەر کەسێک وشتی مارکار بکە ڕاست مارکار بکە ئەمە ئازاد خونچا فیلمێک بوو لەوێ نادروست کرد شەش زەلامی لە ئەوروپا ڕەوانی هەولێرەی کرد لە منیاندا دەستخۆشیان لێ دەکەم برای بوو ئامۆزای بوو ئەوە ڕێباز مارکاولە ئەوەیان کرد دەستخۆشیان لێ دەکەم قەت لێشان خۆش ناب مژدەشیان دەمێ والله شعارێ داکم دەرێ کوڕم هەتوو قەدر لە کەس مەکە لە کەس قوڵ مەکە ئەوە لێ خۆش نابم ئەوەش لێ خۆش نابم هەتا قیامەتیش لێ خۆش لێلۆ چکامە ئەوڕۆ سکاڵە هەیە ئەوڕۆ قانون هەیە کاک شاخەوان خونچا دوو ڕۆژ لایڤ لەسەم کردووە ئیهانەی داکم کرد ئیهانەی داکمی کرد چکەم خێزاندار نیم کەس نەرێ ڕێباز خێزادام هەتا ڕاستنوێنە هەر ڕەبەرم ناینم ئینشاڵڵا لێلۆ دەبە دایکم بەرێ هەم ژنێ ناینم بەس ئەتوو لۆ دوو ڕۆژ لایڤی لەسە من کردو جون هەزار جار جون بە داکچێ من ئەمە یەک ڕۆژ قسە بەستو کرد لۆوەت لە من کرد باشە تۆ داواکاری چ لە هێزە چی لە من کرد داواکان هێزەمنەکان جێ لە من ڕاگرن ئەمە دنیا دەمرین 6 کەس ئەمین فران لەو قەناتێ پایتەخت هەیە 200 ڤیدیۆیان لە بۆ شاخوان ڕەوان کرد لەوێرە جونم بە ناموسی خۆدا جونم بە عەشرەتی خۆدا جونم بە خەرچیدا جونم هەموو حیزبەکاندا بە ئاگادار بلۆ مۆزوع تۆ ناچار کرای کە ئەو قسانەکەی بە 6 زەلام ڤیدیۆیە ئەگەم غەلەت ئەم نانم لەخوا گوتیان کاکە گوتیان ڕێباز ڕیکلامەکەیە گوتیان ڕێباز ڕیکلامەکەیە حەزمان لێ بچین 2 نەفەر بوون جێ لە ڕێبازە راگرم بزانم کو وەزع قەومایە جێ لە ڕێبازە راگرا ڕیکلامەکە بوو دوو شەخص بوو بە پیکەبی سوار بوو ئەمنتم بۆ مێگزەمی بوونە 6 نەفەر بەو 6 نەفەری وتە دەست پێکەم جونشم بە زەعیم عەلیشدا بە حیزبیشدا بەم حوکمەکاندا هەموو شتێکم کرد لۆ لە دەستێ قەلبی خۆق بێ قورتار گوتم لە چێ هاتینە گوتی ئەمە لە کە شاخەوان خمچێ هاتینە لە ئەڵمانیا خصوصی لە بوت لە تو بدەین باشە تۆ بەتەمای لە دوای ئەم کارەتەوە دووبارە لەناو سۆشیال میدیا دەرکەویتەوە لایڤ بکەیتەوە و جاران بەردەوام نایکەمەوە ئەم لەسەر خۆم بە زواباتیمە ئەوهاش جوابدەوە کێکم بە خۆ دەبرێتەوە غەدرم لە کەس نەکردیا لە دوو ناموسی کەس نەبوومە پارەی کەسم نەخواردیا ئەتی کرایمە ئەگەر حکومەتی هەرێم حکومەتی دەبی جوابی ڕێباز داتەوە ئەم کو نامە ناو سۆشیال میدیای لۆ غەدرم لە کەس نەکردیا بەس غەدریان لێکردم دەبی حکومەتی هەرێم
لەسەر ڕێباز بە زواب دێت کەلۆ مۆبایل ئەوڕۆ کابراک لە سۆشیال میدیا لایڤ بکات و ئاتکمان بکە جاوشرمەوە دەستخۆشەم لە چ دەکەم یەک دقەش غەڵەتی ما یعنی یەک دقە غەڵەتی ما هەر کابراک لە سۆشیال میدیا شعارێ داخما دەرە کوڕم ئەو مارکاوە لە خۆ بنێ هەر کەسە غەدیرەکردی ماری کاو بکە مار هەم کەسش کاور دەکەم لۆ سوخەت لە کەس ناکەم کابرا بێتە بەر دەکەم کاوری دەکەم برێ ئومێد خۆشناو گوتی بەیانی حەقت دەسێنمەوە مادام بە 6 کەسان ئەتویان بردیە هەڵوەستت چییە بۆ ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر قوربان ومێت خۆشنای بم وای گۆ تازە ناو لایوی بوو ئەم چاوی کاگومێت خۆشنای ماز دەکەم گوتە ڕێباز بەیانی زوو دەچە شورتی عامەی قشت وەردەگرمەوە هەمووی شەکلۆ دەکەم ئەمە چای پارێزگای هەولێری ماز دەکەم قەدرم لە کەس نەکردیە بە تەلەفۆنم لوهات وەبوو تەلەفۆنم لوهات لەم لایەکی گوتە مادان ڕێباز ئەتک کرا یانە کرای هاوکاری دەکەی بە هەموو نوعەچی نایسانم کردی جێ لە ڕێبازێ ڕاگرا ومێت خۆشخانت کرد لە دوای ئەوە خەستەخانە ئەمە چوومە شورتەی چوومە ئاسایشی هەولێری هەموو شە ومێت خۆشنا کاک تاکە پارێزای کە بە هاوکاری مەهات لۆ گوتی ڕێبات کوڕێکی بێکەسی ئەدە بفهم بێکەس گوتی بڕۆ زوو هەموو شۆمان کردە ئەمش گوتم کاکە قانونێ کاکە غەلەتم ڕۆ شکایەتش بنووسن گوتە حکومەت و ئەو پێراوە ئێتۆ مادە پێرا بە پێراوەکان لەوانبی ئەم کاگومێت گوتی بڕۆ کارە خۆت بروسە ئەمن هەتا قیامەتێ بەردەوام شعارێ داکەم بە هەموو قیامەتێ نادەم بشکوژێ بلۆ غەدر داخم گوتی کوڕم غەدر لە کەس مەکە لە کەس کوفر بەکە غەدر بە کەس نەکەس ئەم لە مارە پێم بکە شکایەتی پێکرێتەوە ئەم لە مار دەنم بەسچە زانچەند ڕێبازکردن نەخۆم لەش تەرعان هەتا دنیاژمان نوێژێ ناکەم بەخوا سوودی تۆ بۆ ناو سۆشیال میدیا و بۆ ناو دنیای سۆشیال میدیا چییە؟ سوودی ڕێبازمان کاولی شعارێ داکەمە گوتی کوڕم گوتی کوڕمە زۆر لەگە تو مادی بوومە زۆر لەگە تو هیلاک بوومە کە تاکە کەس بوو لە سۆشیال میدیای تاکە کەس لە سۆشیال میدیا ڕێباز بەحسی مەخەدەراتی گوتم مەخۆن چۆت ڕوو بەروە تاکە شەقت گوت لە سۆشیال میدیا گوتی ڕێباز کوڕم شی غەلەت مەکە چکەم غەلەتم زۆر لە قەدیم بەچی ڕێباز لە ئەوروپا بوو 17 ساڵە بە قوربە سەری گەرامەوە کەس نەبوو لە ئەوروپا بەس تازە خۆری مافیە پێیابوو هاتەوە هەولێرێ بەدی شاڵە لەناو دەستیاندنم هیچ مشکلێم نێ ئەمە ڕێگە قانون دەڕۆم بەس ئەمن سۆشیال میدیا چاوی شاماز دەکەم هەتا دیراژمانە رامان بریلۆ بە سەربەرزی دەژیم بە سەربەرزی دەکەم ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان داوا لە پارێزگاری کاگومێت خۆشنەوە ناوەسەکەیە ئاسایشە لە ناوەسەکەیە پول لە ناوەسەکەیە حەقی ئەوم لێرەوە گرتەوە باشە کاک ڕێباز پێم بڵێ لە ئێستای مەترسیەکەی لەسەر ژیانە هەڕەشە هەیە گەرە مەترسێت بەس بەدەرگا منیان برد مەترسی چییە ئەمە لەو هۆنارە لەو ئیتالە لەو بەردا لەو وڵاتانە گەڕای وەختوەیە وەردەگەم یەک لە قاچە پێم بڵێ کۆتا داواکاری و پەیامی تۆ چییە؟ چایم برادرە مازەکەم ئەوی تەلەفۆن لۆ ڕێبازی کرد ئەوی بەکەرچی ڕێبازیات ئەوی جەماعەتەی زۆر برادر نۆزەکە زۆر کۆنترۆلە چاوی یەک بێکی مازەکەم شورتە و پۆلیس و ئاسایش و محافەزەی هەولێرێ چاوی یەک بێکیان مازەکەم کە بەهانەیە ڕێبازیاتم ڕێد و سڵامەیە یەک بێک بەس هیوادارم لەو قەناتەی حەقم نەڕوە حەقم ڕووی شەکە دەڕوە چکە من قەدم لە کەس نەکردیا ئەمنیان بار کرد بە ناوی ڕیکلامی بە 6 کەسان ئیهانەیان کردم 2000 بشم بەدەم چای کرد ئەواشانەمە کرد ئەواشانەمە کرد ئەتی چاک داوا لە پەیوەندی دارم حەقم نەسووتێ کورا من لەگە شاخەوان خونچەی ساف لە ساف 6 کەس لە هەولێرەیە ئەگەڵ 6 کەسە بزر بوو کەواتە هەولێ هەموو شکار لایەچ کردیا بە قانون کردیا بە کتابی ڕسمی قسەکەی
بەڕێزان ئەسا برای کاک ڕێبازم لەگەڵامە بچمە لای ئەو سلااو لەبێت سپاس دەکەم ئەمە پێم بڵێ تۆ تا چەندێک لە ناو ئەم بابەتایت چۆن بۆ ڕووداوەکە پێشەشی بە خراتی قناتەکەتان دەکەم پایتەخت سلااو ڕێزمەیە بۆ هەوادارانیش کارێباز بەخۆی کابراایشی تیکتۆچیە ئینسانێکی زۆر فەقیرە بێزەرە ماوە پێستا فەقیرەی غەڵەتە چی کرد بوو هی داولێبوونەشی زۆریش کرد بەڵام کەسێک هات بەغەدر 6 کەس هاتینە غەدریان لێ کردووە ئەمە نازان 6 کەسە چێنە بریابمان زانی باچێنە و کاتی خوا گەورە بوو دایتمانە ئاسایش و دایتمانە پۆلیس و دیارە کاک ئومێد خۆشناژ هاتە نامۆزوعەکە چکۆ کابراش فەقیرە بریان سفە کردو سمێریان سفە کردو تەعادایان لێ کردووە هێدی غەڵەتیشیان زۆر پێ کردووە لە ڤیدیۆیەکان هەرەشە شێ دەکەن ئەمە کێشەمان نیشاڵەوە دایتمانە حکومەتی هێدی نان ناسیم بۆیە ئەگە بریابمان ناسیبانە ئیدی وا چاوەڕێن ئینشاڵە بزان حکومەت چ بۆمە تۆ لە لایڤێکی تیکتۆکە کە برای کاک ڕێبازی ئەڵێیت ئەگەر یاسا حەقمان وەرنەگرێتەوە ئەمە خوێنە ڕژین ئەم قسەیە بۆ نارژێنم ئەم پێم گوتینە ئەگەر هەرێن لە هەولێرێ ناموسیان لە هەولێرە هەتا دنیازمە یەک دەقا ئەگە بڕۆن لە هەولێرێ بەڵام ئایلەکانە لێرەنا چکە هاتکرا دەبێ هاتکرێنەوە ئەگەر عقماوە نەگیرێتەوە دەبێ هاتکرێنەوە ئێوە داواکاریتان چیە پێیانتان بۆ کێ هەیە بۆ حکومەت مامەجێ شوەزان چی دەکەن حکومە نەچێنەوەی مەش نەتیجە خۆمان دەبی ئەخ خۆ برای خۆماوە دەگرنەوە باخین برژێوە کای بڕوە چێشەمانێ تەواوە هاتە کراوە هەتک دەکرێنەوە خین دەژێت پیاین بەڵام بە پیاە واتکردنا هیچ کێشەنە ئەوژەتکردنا 2000 ڤیدیۆ جوورم بە عاشەتی خۆشمدایە جوورم بە ناموسی خۆشمدا عاشەتی خۆشم کرد دەستخۆشیانە دەکەم هیوادارم عاقم وەرگیرێتەوە عاقم وەرنەگیرێتەوە دەستخۆشی لە حکومەت دەکەم با بڕوە ئەوی دەرەقەتی مەشات دەستخۆشیان دەکەین پیرۆز بەیان دەکەین چکە کەس بە سکالەمان کردیا بەس هەم لە دوومەنەش باشە پێم بڵێ ئەم شۆ تۆ لە لایڤێکی تیکتۆکە داوات کرد و کەسانە ببینی کە ئەو شتیان بەرامبەر تۆ کردو بۆچی داوای ناونیشانتە کرد کاکە داواکاری ئیسماعی ئەوە شاخەوان خوچە شاخەوان خوچە ناچی گۆتە ڕێبازەوە شۆکە گۆتە ڕێباز ئەو ڤیدیۆیان لە من ڕەوان کرد دوێنێ بفعل ئەم دوێنێ شێ ڤیدیۆ زۆر کرد چکە زەقت لەسەر فەقیرە کوڕەچی بێکێشەیە کوڕەچی کابراش تیکتۆچیە ئەوانە بە هاواتیان زانەوەیان بردووە و هەچیان کردووە بەڵام خوا گەورەیە دەستیان خۆش بێ پیاون پیا بەرام بە پیاوی دەبی ئینشاڵڵا دەست خۆش سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا ئەمەی گوێتان لێبوو